27مین فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێش کۆکەرەوەی زۆرێک لە کەسایەتیە دیارەکان و ئەدیبان و نووسەران و ڕۆشنبیران و خەمخۆرانی تەواوی ئەو بابەتەیەکە کۆیان ئەکاتەوە لە فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێش. بێگومان هەمیشە فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێش ساڵانە لەم ڕۆژە تایبەتەیە دروشمی تایبەتی هەیە. بێگومان بۆ ئەم ساڵیش لە ژێر شکۆی وشەدا گەلاوێش بەردەوامە. فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێش وەک سیمایەکی دیار و بۆنەیەکی دیاری ڕووناکبیری 27 ساڵە لە بە خەمخۆری تەواوی ئامادەبووان و نووسەران و ڕۆشنبیران و ئەو کەسانی کە هەوڵی ئەنجامدانی ئەم فستیڤاڵە جوانە ئەیەن بێگومان پێگەیەکی گەورە و دیار و بەرچاوی لە دنیای ڕووناکبیری ئێمەدا بەرجەستە کردووە. هەر بۆیە لێرە و لەوێ بنکەی ڕووناکبیری گەلاوێش هەمیشە خەمخۆری ئەنجامدانی فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژە 27 ساڵە بەبێ دابڕان نەوە جیاوازەکان پێک دێنێت کە بێگومان ئەمەش زەمینەیەکی لەبار بۆ پێشکەوتنی بیری تازە قەڵەمی تازە لەم نێوەندەیە دێنێتەکایەوە. ئەگەر لێرە و لەوێ باسی بکەین لە ناوەڕاستی نەوەتەکانی سەدەی ڕابردوو بێگومان بەهۆی نالەباری هەلومەرجی سەختی ئابووری و شەڕی خۆکوژی ژمارێکی زۆر لە نووسەران و ڕۆشنبیران بە هەمانگی لەگەڵ تەواوی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵی دامەزراندنی چاپ و بڵاوکردنەوەی گۆڤارێکی ڕۆشنبیری و ڕووناکبیری درا لەم نێوەندەیە کە ئەویش گۆڤاری گەلاوێژی نوێ بوو. هەر بۆیە دوجار وەچەرخانێکی نوێ هێندە گرنگی پێدرا و هێندە نەشونمای زیاتری کرد با بڵێن بووە ناوەندێکی ڕۆشنبیری گەورە لەسەر ئاسی ناوچەکە. لە ساڵی 1996 یەکەمین ژمارەی گۆڤاری گەلاوێش لە ڕۆژنامەگەری کوردیە زیاتر دەنگی دایەوە کە کۆمەڵێک نووسەر و ڕووناکبیر و ئەدیب و ڕۆشنبیرانی لە خۆی کۆ کردەوە. هەر بۆیە بەم دروشمە جوانەی کە لە ژێر شکۆی وشەدا گەلاوێش بەردەوامە بۆ ئەم ساڵیش بە سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسات 27مین فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێش کەوەکو باسمان کرد کۆکردنەوەی تەواوی زۆرێک لە کەسایەتی دیارەکان و ئەدیبان و ڕۆشنبیران و خەمخۆرانی تەواوی بنکەی ڕووناکبیری گەلاوێش لەم فستیڤاڵە جوانەیە بە ئامادەبوونی ژمارێکی زۆر لە نووسەران و ڕووناکبیران لە ناوخۆی هەرێمی کوردستان و با بڵێن لە کوردستانی گەورە و تەواوی گەنجانی تاراوگەشت لە وڵاتانی دەریشەوە لە وڵاتانی پێشکەوتوش ژمارێکی زۆر لە نووسەران و ڕووناکبیران لەم فستیڤاڵەیە لە 27مین فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژە بەشداریان کردووە. بێگومان ئەمڕۆ دووەم ڕۆژە دوێنێ کە یەکەم ڕۆژ بوو کۆنسرتێکی زۆر دیار و جوان بە سپۆنسەری میدیای دەستگای میدیایی کورسات لەلایەن تەواوی موسیسیانەکان و ئۆرکسترای سلێمانی و یەکێک لە هونەرمەندە دیارەکانی ئەم شارە کە ئەوانیش هونەرمەند دیاری قەرەداغی بوو چەندین بەرهەمی جوانی پێشکەش کرد لەگەڵەوەشە پێشانگایەکی کتێب لە نێو هۆڵی تەلاری هونەر لەبەرەوەی ئەم فستیڤاڵە لە نێو هۆڵی تەلاری هونەر بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامی ئەبێت و جگەلەوە ڕۆژانە چەندین پانێڵ و دیبەیتی جیاواز لەلایەن تەواوی نووسەران و ڕووناکبیران لە هۆڵەکانی نێو تەلاری هونەر بەڕێوە دەچێت لەلایەن نووسەرە دیارەکانی ئەم شارە و تەواوی گەنجانی تاراوگە و لەگەڵ وڵاتانی پێشکەوتووی وڵاتە جیاجیەکان. لەم نێوەندەیە پێم خۆشە بچمەلای چەند میوانێکم بابزانین بۆ ئەم ساڵ لە 27مین فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێش چ پەیامێکیان هەیە بابزانین چۆن هەڵسەنگاندنی باش یاخود تێڕوانینیان بۆ ئەو بیرە نوێیانە ئەو قەڵەمە نوێیانە ئەو داهێنانە نوێیانەی کە لە فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژە ئاکرێت چی لەخۆگرێت. بۆ ئەمە بەستا ئەچمە لای یەکەم میوانم لەم بەشەی پرۆگرام زۆر بەڕێز کاک محەممەد نەبیمان لەگەڵاوێت کە بەڕێزیان لێکۆڵینەوەیان هەیە توێژینەوەشیان هەیە لە سێم ڕۆژی بەڕێوەچوونی 27مین فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ بە خۆشحاڵیەوە میوانە لەم بەشەی پرۆگرام. کاک محەممەد نەبی سڵاو بۆ ئامادەبوونت بەخێر هاتی سپاس بۆ تۆ بە هەر سەرتا لەوە دەست پێ بکەین زۆر سپاس. 27مین فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ وەکو پێشتر ئاماژەم پێکرد ژمارەیەکی یەکجار زۆر لە کەسایەتی دیارەکان و نووسەران و ڕۆشنبیران هەم لە ناوخۆی هەرێمی کوردستان و هەم لە دەرەوەی هەرێمی کوردستان کۆ ئەکاتەوە. ئەم ساڵ چۆن ئەیبینی ئەم فستیڤاڵە؟ بەگشتی فستیڤاڵی گەلاوێژ بۆ من و پێم وانە کرد بۆ من بۆ زۆربەی خوێنەران نووسەران ڕووداوێکی ئەدەبی دەگمەنە ڕووداوێکی ڕۆشنبیری جوانە لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئەوەی کە
زۆرێک لە نووسرانی کورد ساڵانە بەشداری ئەکەن چ ئەوەی کە نووسرانی دیکە لە وڵاتانی دیکە بەشداری ئەکەن ئەوە بۆ خوێنەران ڕووداوێکی دەگمەنە دائیمەن خوێنەر تەحمل لەگەڵ کتێبەکە زۆر چێژ ئەبینی لەوەی خودی نووسری کتێبەکە لە نزیکەوە ببینی ئەو ئینجا گەلاوێژ کۆکەرەوەی دەنگە جیاوازەکانە کۆکەرەوەی ئەو نووسرانەیە کە زۆرێک لە خوێنەران بە تایبەتی ئەو خوێنەرانەی کە تازە دێنە ناو دنیای ڕۆشنبیری بە تامەزرۆیەوە چاوەڕێن ئەو نووسرانە ببینن لە نزیکەوە ئاشنابی بەو نووسرانە لەگەڵ ئەوەشدا کە مەهرەجانێکی ئەدەبی جوانە میهرەجانێکی ڕۆشنبیری ناوازە و دەگمەنە بەوەی کۆمەڵک چالاکی ڕۆشنبیری ئەدەبی جیاوازی تێدا پێشکەشەکرێن چ لەلایەنی هوەری چ لایەنی ئەدەبی و ڕۆشنبیری فکر ئەوە کە سێ ڕۆژ بەردەوامە بی هەر ڕۆژە و چالاکێکی نوێ جێی دڵخۆشی و سەرسامیە بۆ هەر خوێنەرێک کە بەجددی لە ناو بوارەکە دابیت. کاک محەممەد ئەوەی کە هەیە لەم ساڵدا دروشمەکە لە ژێر شکۆی وشەدا گەلاوێژ بەردەوامە زیاتر قەڵەمی نوێ بیری نوێ ئەو کەسانی گەنجی تازن نووسەر و ڕووناکبیرن ئەدیبانن خەمخۆرانی ئەم شارن زیاتر لە فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژە ئەو کەسانی لە خۆی کۆ کردوتەوە. بۆ چوونە چێ لەسەر ئەم بابەتە کە قەڵەمی نوێ بێتە نێو 27مین فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ وەک باسمان کرد لەبەرەوەی گەلاوێژ ڕووداوە کە چاوی زۆربەی نووسران و خوێنەرانی لەسرە و دەزانین کە نووسرانیش لێکۆڵەران شاعیران چیرۆک نووسان هەرزوو سەیری گۆڤاری گەلاوێژەکەن بزانن شاعیران چێن شعرەکان چین تێدا بڵاو بوونەتەوە. لەبەر ئەوە هاتنە پێشەوەی دەنجی گەنج هەڵبەتە پێویستی بە کەناڵێکە بی پێویستی بە دەرچەیەکە بی کە گەلاوێژ دەرچەیەکی جددیە هەموو ساڵان کۆمەڵک ناوی تازە لە گەلاوێژ دەرەکەون کۆمەڵک داهێنانی نوێ چ لە شعر چ لە چیرۆک چێ لێکۆڵینەوەی جددی لە گەلاوێژ بڵاوە بنەوە هەڵبەتە هێنانە پێشەوەی دەنجی تازە پێویستی بەو کەناڵانە بی لەبەرەوەی گەلاوێژ مینبەرێکی ئەدەبی ڕۆشنبیری فکری جوانە بۆ داهێنان. بابینە باسی ئەو لێکۆڵینەوەی بەڕێزت ئەو توێژینەوەی بەڕێزت کە لە سێم ڕۆژی بەڕێوچوونی ئەم فیستیڤاڵێ ئەخرێتە ڕوو پێمان بڵێ باز لە چی ئەکات ئامانجت چییە لە بەشداریکردنت لەم فیستیڤاڵێ؟ من بە توێژینەوەیەک واتە بە لێکۆڵینەوەیەک بەشداری 27مین فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژم توێژینەوەکەم بۆ یەکەم جار چەمکێکی نوێی ڕخنەیدا ئەهێنێ بە ناوی بۆ گەڕانەوە. هەڵبەتە ئەوە هەندێک ریسک و سەرکێشی ئەوێ لەوەی ئەمن بڵێم چەمکێکی نوێم داهێناوە بەڵام لە درێژەی لێکۆڵینەوەکەدا ئەوەمان ئەو ئارگومنتەمان خستۆتە ڕوو کە چەمکەکەمان کە چەمکی بۆ گەڕانەوەیە جیاوازیم کردووە لە نێوان چەمکی بۆ گەڕانەوە و دەخاوێزان بۆ یەکەم جارە چەمکێکی نوێ لە ڕخنەی ئەدەبی دێتەکایەوە هەڵبەتە ئەوە جێی دڵخۆشیە بۆ من گەلاوێژە بێتە یەکەم مینبەر یەکەم کەناڵ یەکەم دەرچە تێیدا داهێنانێکی نوێ لە بواری ڕخنەی ئەدەبی کوردی بەرجەستە ئەکرێ ئەو چەمکەم لە دیوانی شاری مەموزینی ئەحمەدی خانی و ڕۆمانی میرنامەی جاندۆست بەرجەستە کردووە. کاک محەممەد ئەوەی کە هەیە لەم ڕۆیە پانێڵی قەیرانی ڕۆشنبیری ئاڵنگاری و ئەو ئاڵنگاریانی کە لە بەردەم قەیرانی ڕۆشنبیریە هەوڵی چارەسەری ئەدرێتێ لەم نێوەندەیە پامی بەڕێستان چییە لەسەر ئەنجامدانی ئەم پانێڵانی کە لەلایەن کۆمەڵێک لە کەسایەتی دیارەکانی ئەم شارەوە قسە و باسی زیاتری لەسەرەکرێت؟ هەڵبەت کۆمەڵە کێشە و ئالنگاری زۆر جددی لە بەردەم ڕۆشنبیریەت و لە بەردەم ئەدەب لە بەردەم ئەو بوارن کە تێکە فکر تێیدا ئەوەی گەشە بکات و دەربکەوێت. هەڵبەتە ئالنگاریەکان چ ئەوەی پەیوەندی بە سەردەم هەیە لەوەی سەردەمی ئێستا بەشی زۆری لە شتەکان بەهای خۆیان لە دەستداوە قورسایی زارانیان نەمەوە سەرسام بوون کەم بۆتەوە ینی ئەو مرۆڤی ئێستا چێژ لە شتەکان نابینی وەک کارەکەی چییە کاک محەممەد؟ هەڵبەتە تەکنەلۆژیا بە پلەی یەکەم دەوری سەرەکی ژێراوە لەو بوارەدا بەوەی سەرقاڵی زۆر کاتی زۆری بردووە لە تێکڕای خوێنەران نووسەران و تێکڕای خەڵک بەگشتی لەگەڵ ئەوەشدا هەندێ بارودۆخی دیکەی ئابووری مەسلەی سیاسی مەسلەی ئەو کێشانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتوونەتەکایەوە
کاریگەری زیدیان لەسەر ئەو بوارە دروست کردو هەڵبەت سازدانی چالاکی ئەوها سازانی ڤیستیڤالی ئەدەبی کردنەوەی کۆڕ و سیمیناراتی ڕۆشنبیری و فکری ئەوە بۆ خۆی هەنگاوەکی جددیە جۆرەکە لە بەرەنگاریەکی ڕەسەنانە بەڕووی ئەو هەژمونە زۆرەی جۆرێک لە ناڕەسەنی و لە دەسەڵاتی زاڵی تەکنەلۆژیا و بواری ئابووری و هەر بوارەکی دیکە. سپاس هەر ساحمت مەمنون. زۆر سپاس بۆ میوانەکەم لەم بەشەی پرۆگرام زۆر سپاس بۆ کاک محەممەد جەنەبی کە بەڕێزیان لێکۆڵەرن لە هەمان کاتە توێژینەوەیان هەیە لە سێم ڕۆژی بەڕێوەچوونی 27مین فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێش هاوکارم لەگەڵم بێت کەمێک لە وێنەکانم بۆ بگوازێتەوە ئەبینین لە بەشێکی گرنگی نێو هۆڵی تەلاری هونەر نمایشکردنی زۆرێک لەو کتێبانی کە هەمیشە بە قەڵەمە جوانەکانی نووسەران و لێکۆڵەران و ئەدیبان زیاتر گرنگی پێ ئەدرێت و بەشێکی زۆر لەو دیوانانە یاخود ئەو ڕۆمانانە یاخود ئەو بڵاوکراوانی کە تایبەتە بە قەڵەمە دیارەکانی ئەم شارە زیاتر خراوەتە ڕوو ئەمە بەستە پێم خۆشە بچمە لای یەکێکتر لە میوانەکان بابزانین نمایشکردنی ئەم پێشنگایە لەم فستیڤاڵی خۆی لە چی ئابێنێتەوە سڵاوتان لێبێتم کاتتان باش بێت لە 27مین فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێش ئەتانەوێت چ پەیامێک بخەنە ڕوو. سەرەتا سپاس بۆ گرنگیدانی کورساتی بەڕێز و ئازیز بۆ بواری ڕۆشنبیری کە توانم بڵێم ئەرکە گەورەگە لەسەر شانی ئێوە بووە. ئێمە وەکو دەستگای ڕۆشنبیری جەماعەتی عیرفان بە بەشداریکردنی چاپکراوەکانی خۆمان بەشێکی گرنگی چاپکراوەکانی خۆمان بێگومان ئەمانەوێت لە کایە ڕۆشنبیریە ئەم پەیامە بین کە بابەتی ڕۆشنبیری و بابەتی پاراستنی لایانی ڕۆشنبیری و زانستی ئەرکێکی هەمەلایەنەیە چۆن ئێوە لە ڕاگەیاندنا ئەم کارەتان لەسەر شان بوو ئێمە هەڵماداوە وەکو چاپکراوەکانی دەستگای ڕۆشنبیری جەماعەتی عیرفان ئەم پەیامە بە خەڵکی خۆمان چە بە ئەوانەی کە بەشداری ئەم فستیڤاڵن چ ئەوانەی کە لە دەرەوە میوانن بڵین کە ئێمە وەکو کورد شان بە شانی یەک هەمومان هەوڵی ئەوادەن کە ئەم پەیامە ڕۆشنبیریە بگوازینەوە ئاڵۆگۆڕی زانیاری و زانست بەیەکە و لەگەڵ نەتەوەگانی ترا بکەین بێگومان فستیڤاڵی گەلاوێش خاوەن مێژوویە کە توانم بڵێم هەم مورکی نەتەوەی پێ دیارەکە میوانمان لە پارچەکانی تری کوردستان هەیە هەم مورکی نێودەوڵەتی هەیە کە میوانی شارەکان و وڵاتەکانی تریژمان هەیە لە عێراق و لە دەرەوەی عێراقیش ئەمە پێمان ئەڵێ کە شاری سلێمانی و فستیڤاڵی گەلاوێش بووەتە مێژوویەک لە بواری ڕۆشنبیریە ئەمەش کە ئێمەمانێ ئەم پەیامە یان ئەو پاڵپشتیە بکەین بۆ فستیڤاڵێکی واکە هەمومان پێکەوە توانین بابەتێکی جوان و شارێکی جوان دروستکەین. بوتەکانت سپاس بۆ ناوەندی ڕۆشنبیری جەمال عیرفان کە هەمیشە ماندوونە ناسانە لە ئەرک و بەردەوامیەکانی بۆ تەواوی قەڵەمە جوانەکانی نووسەران و ڕۆناکبیران هەوڵی بەردەوامی داوە لەگەڵ مابن لە بەشێکی دیکەی 27مین فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێش دیارەوە کۆی کە پێشتر ئاماژەم پێکرد فستیڤاڵەکە چەندین چالاکی جیاواز بە درێژایی ئەم سێ ڕۆژە کە ئەمڕۆ دووەم ڕۆژە و سبەینێش کە ڕۆژی شەمەیە کۆتا ڕۆژی بەڕێوەچوونی ئەم فستیڤاڵە جوانە ئەم مهرەجانە جوانەیە لە شاری ئەدەب شاری شاران شاری ڕۆشنبیری کە هەمیشە شاری سلێمانی بە شاری ئەدەب و ڕۆشنبیری با بڵێن ناوزەند ئەکرێت هەمیشە پێگەیەکی دیاری لە مێژووی خۆیان تۆمار کردووە لەبەرەوەی چەندین کەسایەتی دیاری ئەم شارە بەو نازناوە جوانی کە نازناوی ئەدەب و ڕۆشنبیریە زیاتر ویستویانە مۆرکی شاری سلێمانی زیاتر بە زیندوێتی بێڵنەوە لەوەی کە شاری ئەدەب و ڕۆشنبیریە لێرە یەکێکتر لەو پێشەنگاشیەوەکاریانە ئەبینم کە ئەمەش بەشێکی دیکەی چالاکیەکانە ژمارێکی زۆر لە هونەرمەندان لێرە کۆبوونەتەوە بە سەرتا بچینە لای بەشێک لە هونەرمەندانە بابزانین لەم فستیڤاڵە ئەیانەوێ چ پەیامێک بگەێنە ڕوو سڵاوتان لێبێتم کاتتان لە باش بێت مامۆستاگیان پێم بڵێ لە بەڕێوەچوونی 27مین فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێش چ بابەتێکی جوان چ پەیامێکی جوان ئەخێتە ڕوو زۆر سپاس هەڵبەت دوێنە هەمومان مەراسیمەکەمان بینی کە چەند قەشەنگ و جوان و لێوە شاوە بوو ئەمڕۆ ئێمە لەگەڵ فستیڤاڵە گەورەکەی گەلاوێش پێشانگایەکی شێوەکاریمان هەیە مامان باش زانی بۆ ئەم ساڵ جیاواز بێت لە ساڵەکانی تر بەوەی کە هەر هونەرمەندە لەسەر تێکستێکی شعری ئیشی کردو کەواتە ئێمە ئەمانەوێ لە نێوان و شەو ڕەنگە ئەو میکسە دروست بکەین و ئەو ڕایەڵانە بدۆزینەوە بۆیە هونەرمەندانمان لە زۆربەی شارەکانی عێراقەوە لە بەسڕە لە بەغا بابل دیالە مووسڵ هەولێر دوهۆک هەمووی هاتوون ئەمڕۆ بۆ ئێرە
بەشدارن لەگەڵمانە حزوریان هەیە بۆیە دەبینی تابلۆکان لە یەکێکەوە بۆ ئەوەی تر جیاوازە هەستەکەی بۆ و بەرامەی خۆیانیان هێناوە بەڵا گزارشێت جیاوازە و تابعی و مۆرکی خوانی پێوەیە. مامۆستا گیان باست کرد لەم ساڵدا جیاوازێکی زۆر باش ئەبینرێت بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو لە بەڕێوەچوونی ئەم فستیڤالەیە فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێش پێت وایە جموجۆڵێکی زۆر لە تەواوی نووسەران و ئەدیبان لە تاراوگە هەم لە وڵاتانی دەرەوەشەوە سەردانی هەرێمی کوردستانیان کردو بۆ شاری سلێمانی بۆ ئەوەی لەم مەهرەجانە جوانە بەشداری بکەن بۆ کردنەوەی ئەم پێشەنگایانەش تا چەند پێشوازێکی گەرمی لێ ئەکرێت. سلێمانی شارەکە دایمەن لە بزاڤە بزاوی ئەدەبی و هوەری و ڕۆشنبیری ناکرێت ڕۆژێک تێپڕێ لە سلێمانیا و هۆڵەکانی پڕ نەبن لە چالاکی بۆیە ئەمڕۆ وەکو هەموو ڕۆژەکانی تر ئەم چالاکی شێوەکاریە شوێنی خۆی گرتووە سەنگی خۆی هەیە لەوەی کە نەوعیە لە ڕووی جۆرەوە جیاوازە لەو پێشانگایانە تر بەڕاستی من خۆشم وەکو سەرپەرشتیاری ئەم چالاکیە حەریزم لەسەر ئەوەی کە ناوەکان هەڵبژێرم چونکە هەرێکە و جۆرە ستایلی هەیە لە کارکردندا بۆ ئەوەی نی هەمومان هەست بە هەموو ستایلەکان و جوانیەکان بکەین هیچی لەوەی تر نەچێت. مامۆستاگیان ئەگەر پێت خۆشە پێم خۆشە لە سەر یەکێک لە تابلۆکان پامی خۆتان بگەێنن ئەو جیاوازی خۆت ئەو ستایلە جیاوازی کە لە با بڵێن کاری شێوەکاریە هوەری شێوەکاریە زیاتر بۆ مام بخەیتەڕۆ فەرموو. بەڵێ ئێستا ئەم تابلۆی کە ئیبێنن ئەمە ئایادە زوبەیدیە لە بابلەوە هاتووە ئەم لەسەر شعرێکی عەرەبی کاری کردووە کە شعری شاعر بەدر شاکر سەیابە بەیەکێ لە ستونە گەورەکانی شعری سربەزدا ئەمرێ لە عەرەبدا ئەڵێ عیناکی غابەتان نەخیل ساعة السحر ئەو شرفتان تەنئایە عنه المقەمەڕ ئەم ئەوەی هێناوە جارێکی کە بەریەکی شێوەکاری کردەوە بەری شعرەکە تەسویری ئەو حاڵەتەی کردووە کە لە ناو پەنجەرەیەکی ماڵەکەی خۆیەوە کچەکە بە شمشاڵ عسفێ ئەکات بۆ ئەو کەسێک کە چاوەڕوانیەتی یعنی جەوێکی ڕۆمانسی وەرگرتووە ڕاستە شعرەکە شعرێکی حڕە بەڵام جەوێکی ڕۆمانسی یاوەتێ. مامۆستاوی کە ئەبینین هەم چیرۆکەکە چیرۆکێکی زۆر جیاوازەوەی کە بەڕێزت باست کرد تەواوی ئەو ڕەنگانش تا چەندە ڕۆڵ ئەبینێت لە گزارشکردنی جیاواز لە پێشەنگا هوەریەکانە. ڕنگ دنیای ڕنگ وایە مەسەلەن هەر ڕەنگە و لە کەشێکە ئەیبینیت بەڵێ کاتی خۆی کە ئەنتیباعەکان ڕەنگیان تەحلیل کرد بە شێوە فیزیاییەکەی بۆ ڕەنگی سارد و گەرم و با بڵێن بیردۆزی ڕەنگە تەواوکەرەکانیان دامەزراند ئەمە هونەرمەند سوودی لێبینی لەسا ئەمە زیاتر ڕەنگی ساردی تایە ئەگەر باس لە هارمۆنیەت بکەین هارمۆنەتی ساردی تایە گەری چیرۆکەکەیە بەڵێ لە شین و سەوز و مۆرا زیاتر خۆی بینیوێتەوە بەڵام ئەمەوە ناگەێنە کە سووریتیان نییە کە سوور و زەرد مەسەن لەگە پرتەخاڵی ئاشنا قاڵبی ڕەنگە گەرمەکانەوە کەواتە ئەو ئەوێت ڕەنگە گەرمەکان جێ بکاتەوە لە ناو کەشێکی ساردە. مامۆستا گیان سپاس بۆ وتەکانت زۆر زۆر سپاس بۆ بەشداریکردن مامۆستا محەممەد فەتاح جا ئێستا پێم خۆشە بچمە لای یەکێکی تر لەو با بڵێن میوانانی ترم کە لەم پێشەنگا شێوەکاریە ئاینوێت پامی خۆیان بگەێنن سڵاوتان لەبێت ئەم کاتتان باش بێت بەخێر بێن بۆ 27مین فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێش ئێوە چ جیاوازیەک ئەبینن وەکەوەی کە مامۆستا ئاماژەی پێکرد دیوێکی تری ئەم فستیڤاڵە پێشانگای شێوەکاریە پێم خۆشە لە زاری خۆتەوەم باسی چالاکیەکان هەم باسیم پێشانگایش یەکێک لە خاڵە زۆر باشەکانی ئەم فستیڤاڵ و کۆبوونەوە و هوەری و ڕۆشنبیریانە ئەوەیە کە دەتواندرێت پەیوەندی دروست بکرێ ئەم پەیوەندیانە بە تایبەتی لەگەڵ باکوور و باشوور و ناوەڕاستی عێراق و بۆ ئێمەی هونەرمەندان و نووسەران زۆ گرنگە یەک ئێمە ئەو دەرفەتەمان دەبێت کە بتوانین هەم دیالۆگێکی جوان هەم دیبەیتێکی باش و هەم گۆڕینەوەی ئاڵوگۆڕی فکری و زانیاری و هەموو ئەم شتانە لەم چالاکیانەدا ئەنجام دەدرێن جا ئەوەی کە لە هەمووی خۆشترە ئەمە وەکو نەریتێکی ساڵانە ئێمە بووە بە نەریت کە هەم هونەرمەندانی شێوەکاری هەم ڕەخنەگرانی شێوەکاری هەم نووسەران و ڕووناکبیرانیش لەم پەیوەندیەدا یەکتر دەبینین و دەتوانین ئاڵوگۆڕی بیر و بۆچوونەکان بکەین جا لە هەمووشی خۆشتر ئەوەیە کە ئەمە لەسەر ئاستی کوردستان هەموو هونەرمەندانی کورد
بەتابەتی لە باشووری کوردستان لێرە کۆ دەبنەوە بەشێکی زۆریان و ئەوەی کە بەشداریش نەکاوەکو میوان بەشدار دەبێ ئەمەش هەر زۆر هەواڵێکی خۆشە و لە هەمان کاتیشدا کۆنتاکتێک واتە پەیوەندیەک دروستەکە لەگەڵ هونەرمەندانی ناوەڕاست و باشووری عراقیش کە ئەو پەیوەندیانە زۆر گرنگن هەم بۆ ئاڵوگۆڕی کللتوری هەم بۆ ئاڵوگۆڕی فەرهەنگی هەم بۆ ئاڵوگۆڕی زانیاریش کە ئەمە وا دەکات پەیوەندیەکان هەمیشە لە ئەبدەیت بوون و زیندووبوونەوە و نوێبوونەوە دابێ و ئاگاشمان لە کار و چالاکی یەکتر دەبێ بۆی بزانین لە چ ئاست و لە چ قۆناغێکی کارکردن و نووسیندای. کەواتە بەڕێوەچوونی فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ کە ئەم ساڵ 27مین فستیڤاڵەکەیە 27مین فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژە پردی پەیوەندی لە نێوان تەواوی هونەرمەندان و ئەو کەسایەتیانی کە بۆ نمونە لە کایی هونەریە کار ئەکەن ساڵانە بەڕێوەچوونی ئەم فستیڤاڵە پێت وایە دیدگانەوەکان بۆ چوونە جیاوازەکان لە کارە هونەرەکان و با بڵێن تەواوی بوارەکانی ئەدەبیاتە زیاتر ئەتوانێت ئەو پردە پەیوەندی دروست بکات بێگومان یەکێک لە ئامانجە زۆر استراتیجیەکانی ئەم فستیڤاڵە ئەوەیە کە دەتوانێت هەموو جارێک ئەم هەموو ڕنگ و دەنگ و شتە جوانانە کۆ بکاتەوە لە یەک شوێندا. ئەوە ئامانجە گەورەکەیە ئەو ئامانجە گەورەکەیە خۆ ئەگەر لەوە بچێتە دەرێ هیچ بەهاشی نامێنێ فستیڤاڵەکە بەڵام ئەگە تۆ تەماشا دەکەین ئەم هەموو ڕەنگە جوان و ئەم هەموو دەنگ جوان و هزر و بیرە جوانە لێرە کۆ دەبێتەوە ئیدی لێرە تەماشا دەکەین چەپکە گوڵێکی جوانی زۆر نایە پێشکەشی هەم بینەر دەکا هەم بیسەر دەکا کە ئەمەش خاڵە زۆر باش و چاکەکەی ئەم فستیڤاڵەیە. خۆشحاڵ بووین سپاس بۆ بەشداریکردنی تەواوی میوانەکانم سپاس بۆ تەواوی میوانەکانم لەم بەشەی پرۆگرام بێگومان بە سپۆنسەری میدیایی دەزگای میدیایی کورسات 27مین فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ وەکو ئاماژەمان پێکرد لە سەرەتای پرۆگرامەکە لە شاری سلێمانی شاری ئەدەب و ڕۆشنبیری شاری شاران بەڕێوە دەچێت بە ئامادەبوونی دەیان لە کەڵە هونەرمەند و نووسەر و ئەدیبان و کەسایەتە دیارەکانی ئەم شارە کە هەمیشە خەمخۆری ئەوەن هەمیشە بواری ئەدەبیات تەواوی قەڵەمەکانیان زیاتر چڕبکەنەوە بۆ ئەوەی خزمەتێکی باش بگەێنن بە پێگەی هونەری و ئەدەبی لە شاری سلێمانیە بەڕێوەچوونی ئەم فستیڤاڵش بە کۆبوونەوەی زۆرێک لە نووسەر و ئەدیبانی هەم شاری سلێمانی لە تەواوی کوردستانی گەورە و هەم لە وڵاتانی دەریشەوە لینکێکی باش پەیوەندێکی باش و هەماهەنگی لە کایی هونەری و بوارە ئەدەبیەکانە زیاتر دروست ئەکات و ئەدۆزێتەوە. سبەینێشی ماوە لەبەرەوەی چەندین پانێڵی جیاواز و چالاکی جیاواز لەم فستیڤاڵە جوانەیە بەڕێوە دەچێت توی خۆشەویست لەبەرەوەی دەرگای تەلاری هونەر دەرگای واڵایە بۆ تەواوی ئەو کەسانی کە دۆستی شارن زیاتر ئەیانەوێت قەڵەمە جوانەکان ببینن ئەتوانن بەشدار ببن و دیوێکی جوانی شاری سلێمانی زیاتر ببینن. ئەگەڕێینەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانم فەرموون.